پشکنینی فەرمانی سیەکان چییە و کێ پێویستە بیکە و هەروەها سوودەکانی چییە. فەرمانی سیەکان بە جیهازێک دەکرێت. ئەو جیهازە طبعاً ئەشکال و ئەنواعی زۆرە، بەڵام خۆشبەختانە ئەو جیهازەی ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی دەتوانین بڵێن جیهازێکی ئەمریکیە بستاندەرێکی عالەمی و زۆر نوێیە و یەکەم جارە بێتە عێراق و کوردستان. ئەم جیهازە لەوانەیە خەڵک زۆر پێ ئاشنا نەبێ یاخود ئەم پشکنینە زۆر پشکنینێکی بەسوودە. ئەو هەوایە دەپێوێت کە چەند هەوا دەچتە ژوورێ بۆ سیەکان و چەند هەوا دێتە دەرێ و چەند ئەو هەوایە بردیتە ژوورێ نەخۆشەکە بە هەناسە چەند ئیستفادە لە ئۆکسسیژنە دەکات جسمی و هەروەها چەند دەمینێتەوە لە ناو سیەکانی و هەروەها بە سورعەتی چەند ئەو هەوایە هاتوچۆ دەکات. هەموو ئەمانە هەموو دەپێوێت بە شێوەیەکی ورد و بە شێوەیەکی زانستی. ئەو کەسانە چیە پێویستیان بەم پشکنینەیە؟ ئەو کەسانێک کەوا پشیان تەنگە یاخود هەناسەیان تەنگە یاخود زوو ماندی دەبن لەگەڵ جوڵە و حەرەکە، ئەو نەخۆشانەی کەوا حساسی قەسەباتیان هەیە یاخود نەخۆشی ڕەبوویان هەیە، ئەو نەخۆشانەی کەوا هەوکردنی قەسەباتی درێژخایانیان هەیە، ئەو دەچ بەهۆی جگەرەوە بێ یا بە هۆکاری ترەوە بێ و هەروها ئەو نەخۆشانەی کەوا سنجیان تون دەبی یاخود ژانە سنجیان هەیە بە تایبەتی لە کاتی جوڵە و حەرەکە و هەروها ئەو نەخۆشانەی کە با بڵێن بۆ ماوەیەکی درێژە جگەرە بەکاردێنن خۆ جگەرە دەکێشن بۆ ماوەی 10 ساڵ 15 ساڵ، ئەوانە دەتوانن ئەم پشکنینە بکەن هەتا بزانن ئایا کاریگەری لەسەر قەسەباتیان و سیەکانیان دروست کردیە یان نا. و هەروەها ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەری دەکەن پێش نەشتەرگەری کە ئەگەر کێشەیەکانە بێ لە هەناسە تەنگی یاخود سنگێشە یاخود ماندیبوون بە جوڵە، ئەم پشکنینە بکرێ بۆی دڵنیا بن لە سیەکانیان لە پاشەوی لە عملیات ئەخوا نەخواستا بەنج و عملیاتەکە کاریگەری نەبی لەسەر سیەکانیان. و هەروەها ئەوانەی کەوا کۆخەیان هەیە، کۆکەی درێژخایانیان هەیە، ئەوانش ئەم پشکنیان بۆ بکرێ بۆ ئەوەی دڵنیا بن کە سیەکانیان بە شێوەیەکی باش و دروست ئیش دەکات. طبعاً ئەم پشکنینە وەکو باسمان کرد زۆر بە ئاسانی دەکرێت و هیچ کاریگەریەکی تەندروستی وەکو تیشک لەسەر نەخۆشەکە نییە لە بۆ هەڵسەنگاندنی سیەکان و وەکو باسمان کرد بە شێوەیەکی ڕێک و پێک ئیشکردنی سیەکان هەڵدەسەنجێنێ و دەپێوێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.